بابێتەوە ناسکێلەناو بەخەوە دەم بە پێکانین و بەس بە گوڵە بەخەوە دەم بە پێکانین و بەس بە گوڵە بەخەوە ئەشکەوت لانەی یەکەمی مرۆڤ شوێنگەی سەرەڵدانی ئەفسانە و ئاین کەش و ژینگەیەکی لەبار بۆ جڵەوکردنی ئەندێشە و خەیاڵ ناوەندێکی ئارام بۆ پەیوەندی ڕۆحی و دابەزینی سروشتی ئیلاهی بۆ سەر پەیامبەران مامەکاوە ئەلەم شەلالە جوانە و لەم سروشتە جوانە و لەم ئەشکەوتە کە کۆمەڵە یادو یادگاری کە ئەو دەنگە خۆشە ئەڵێن گۆرانێکەوە بۆ بڵێ بەسەرەوە چاوامدادا بە تایبە گردای ئینشاءالله ڕێگاکەم دوورە مەزڵێم کەسانایە شەو بە سەردادێ ئەی هاوار خەم لە میوانایە کرابڕێشێ نەزەفرێشی تێدەکۆشی خۆدمە شارە وایە خۆدمە کە بە ئەو ژێر ئەی هاوار کۆڕێدارە وایە هاشکی باڵات بووم شەو بخمار لە پێرارە وایە هەزاران ساڵ پێش ئێستا و لە سەردەمی ڕاوشکاری و چاخە بەستەڵەکەکاندا مرۆڤی کورد ئەشکەوتی کردوتە پەناگە و لانەیەکی ئارام بۆ ژیان دوای جێشتنی ئەشکەوتەکان و بەرجەستەبوونی کۆمەڵگەی کشت و کاڵیش ئەشکەوت بایەخی خۆی لەدەست نەدا و لە تەواوی قۆناغا ڕاگوزەرەکانی مێژوودا حەشارگە و پەناگەی تاچی کردووە لانەی چەخماخەدانی شۆڕشەکان و بربەستی بەردەم هێز و تۆپ و تەیارەی دوژمن بووە ئێرە نمونەی دیار و بەرجەستەبووی قسەکانمانە سەردەمانەیە گەم مەشکەوتە ماڵی 50 خێزانی ناوچەکە بووە کە لە ترسی بردومانی تۆپ و فڕۆکەی دوژمن خۆیان حەشاردا بوو ئەمە ئەشکەوتی هەنارانی خوارووە ئەو دێی بڕیارە پێکەوە لاپەڕەکانی مێژووی هەڵدەینەوە ڕێگاکەم دوورە مەزڵێم بۆ کانایە ئەمنێ عاشقی تۆم ئەی هاوار چاوەت زۆر جوانایە عاشقی یارێکم بۆی مردوم زۆر خانومانایە حەکیمێک دەڵێ گەر خۆدون کردووە خودات لەیاد کردووە ئەوە بگەڕێەوە باوەشی سروشت فۆرمی ئاڵۆزی ژیانی سەردەم پەڕاگەندەی و شێواوی دەرونی بەنی ئادەم دووری و تەوەلابوونمانە لە سروشت
پشتکردنمانە لەو ژینگە ئارامەی دەمان گەڕێنێتەوە بۆ نێو خودی خۆمان و کۆمەکیمان دەکات بیرکەینەوە وردبینەوە عەقڵ و ڕۆحمان نوێکەینەوە چەندەیەکە مرۆڤ ئەرک و وەزیفەی مۆڕەماشێنی وەرگرتووە دەبزوێ پێشکەش دەکا بنیاد دەنێ بەڵام هەستی بەتاڵیەکی گەورە کردووە پوچێکی بێهودە ژیانی داگیر کردووە هۆکاری سەرەکی ئەم دۆخە مرۆیە دابڕانە لە سروشت نەگەڕانەوەیە بۆ لانەی یەکەمی مرۆڤ کە لەگەڵ یەکەمین هەنگاویدا ئاشنابوو پێی بارگاوی بوو بە جوانیەکانی سوودمەند بوو لە بەخشەکانی أمان ويبهشت بيانه عليك وجاري أمان دفتي ملكي ليشايا كاري من جارێکی تر تەمەەن ڕێگای داوین لە گەشتێکی بەهارانەدا لە تەک هاژهاژی ئاوی ڕێگرتووی کانیاوی تەقیودا بارگاوی بە دیمەنی سەوز و تەڕوبەڕی سروشتی جوانی دۆڵەڕوودا خۆمان بگەێنینە دێی هەنارانی خوارو لەوێ لەگەڵ دانیشتوانی دێدا هەڵاوێری پەڕاوەکانی مێژوو بکەین. يا بسلام خاكم وسار بلا نخوم بكسو بدر بيار هودم بكسو بدر بيار هودم بميوم يخان خاڵجان باشی حاڵ باش قوربان سات باشە تەندروستی باشە تۆ خۆشحاڵم کە عەبدوڕەحمان تۆ برای گەورەی نانەجا تەڕی خۆیەکە تەڕە ڤیتامینیە ئەم جارەش باران هاوسەفەرمانە گەیشتینە ناودێ و سەرەتایەکێک لە کوڕەکانی چۆخە حسێنی هەنارانمان دوان باران سات دوای سات زیاتر دەبێت کاک عەبدوڕەحمانی کوێخە حسێنی هەناران بە چەترەکەی دەستی پارێزگاری لە هەردووکمان دەکات دوای بە خێراتنمان بەسەر پێوە چەند پرسیارێکم لێ کرد. خاڵجان باشی حاڵ باش قوربان سات باشە تەندروستی باشە تۆ خۆشحاڵم کە عەبدوڕەحمان تۆ برای گەورەی نانەجا تەڕی خۆیەکە تەڕە ڤیتامینیە ئێوە چۆن حاڵتان باشن ساتان باشن حاڵەواتان باش ئەوە چەند ماڵی تیا ئێستا 20 ماڵ باش هەنێ فۆتۆشتم بینی سێرچمەگە لە ئەنتەرنێت سروشتەکانی هەرینی لادەی تێک نەداوە خۆی خانی کۆنمان ماوە زیادە ڕەنگە ئەوانی خوارەوە ئەوەی خوارەوە لێرە وەکو زۆربەی ناوچەکان عرس فرۆشراوە زۆر بەکەمی ئێرە هی هەنارانی فرۆشاوە بەس ناخواانە تۆزە بەشماگەرەوەکەوە مەڵکوشمان نەفرۆشتوە ئێمە ینی غەیرەتان ناتوتە ناو یاکدانێک هەر خۆتان نەوەڵام مەجموعی ماڵمان نەبێت لەو سەرەوانی تۆزە چیان فرۆشتەوە بەس کەم ئەویش بەعام ئەگەر ئەم پرسیارە سەرکەم ئێستا ئەگەر هەناران کۆکەیتەوە هەموو هەنارانە ئەسلێک هەنارانی خوار و چەند ماڵێکە بن
وڵی تقریبا سەرژمێری چاکن لە خۆمان لەم ماوەی پێشوە سەرژمێری چاکە تقریبا 100 ماڵی 100 ماڵە 100 ماڵی بەقەدیمەکان ئەو 100 ماڵە لە چەند بنە ماڵە پێگاتون وڵا تقریبا هەمووی یەک بەرەباب لە عەسڵا کاتو لە خوارەوانی بەس ئێستاکانە بووی بە سێ بەرەباب هەر بووی ئامۆزا و بن ئامۆزای ینی هەمووتان خزمی یەکەن هەمووی خزمی یەکە دەی پایدار بن لەشتان ساڵ سپاس دەکەم. چی لە خوارە وردۆ دەبێت لە خزمەتان فەرموو. دواتر لەگەڵ کاک عەبدوڕەحماندا بە قسە و باسەوە بەرەو ناوەڕاستی دێڕۆیشتین لەوێش بەشێک لە دەهاتیەکانی هەناران بەرەو ڕوومان هاتن ئەوان نەمویان دڵخۆش بوون بەوەی کە مەدەچینە خزمەتیان و بەرنامەی ئەم جارەی دێبەدێمان تەرخان کردووە بۆ ئەوان پێم وایە هەناران بەگشتی پێیان خۆشەکە زۆر زۆریش زۆریشمان خۆشە هەمووی ئامادەیتە هەمووی ئامادەیە و لە خزمەتان هەستەکەم لە هەر شوێنە ببێ هەرچێکی هەر ڕوومانی خزمەتەوەی لەوانێ هەرێک حازم نەبێ و مەشغوڵی حیوان و ماڵابنەوەی سێشەڵ هەموو ئامادە ڕێگاکەم دوورە مەزڵێم بۆ کانایە ئەمنێ عاشقی تۆم ئەی هاوار چاوەر زۆر جوانایە ئەگەرچی ئەوان سەرخاڵی هەندێک کاروباری خۆیان بوون بەڵام باران وای لێکردین خۆمان بخزێنینە نێو ماڵی کاکتەهاو لەوێ چایەکی گەرم بخۆینەوە پاشان هەندێک قسە و باسمان دامەزران دوای ئەو پشوە کورتە لەگەڵ خەڵکی دێ ئاتینە دەرەوە هەر یەکە و قسە و باسێکی لەسەر دێ و ژیانی دێنیشینانە بوو هەموو بەیەکەوە باسی ئەو کاتانیان دەکرد کە چەند زەحمەتیان لەگەڵ شۆڕشەکانی کووردا کێشاوە تا گەیشتووە بەم ئاستەی ئێستا و باوکم ئەوی هێناوە لە 53 و ئەوەی کراوە ئەو ژێرەی ئەوەی ساشتیان ماوە ئەلەمانیا بەس ئەمەی دوایی خۆمان هاکەزایی دروستمان کردەوە بە خراپی جواندار نەچێتەوە ئەوەی باشە تیاشان ژیانەوە کوێ بەخوا شەو هەڵبەستی پێش بەرگەلەوە وەرزی بەهار وەرزێکی جوانە وەرزی ژیانەوەی دار و درەخت و گژ و جا و کانیاوەکانە من بەرنامەی دێبەدێم ئەم جارە شێناوەتە دۆڵەڕوت ئەم سروشتە جوانە و لەم وەرزە جوانەدا هەنارانی خواروم هەڵبژاردووە چونکە ئێرە دەیەکە نمونەیەکە لە جوانی تابلۆیەکی ڕەنگاوڕەنگ هێشتا شێوەی دێهاتی خۆی و ڕوخساری دێهاتی خۆی تێک نەداوە زۆر دڵخۆشم بەوەی کە خانووەکانە بینم خانووی لادیین لەگەڵ لادیەکانی دێهەناران گفتوگۆەکەم سروشتێکی جوانتان پیشانەدەم مێژوێکی جوانی هەنارانی خواروشتان بۆ باز دەکەین هەنارانی خوارو لە دۆڵەڕوتە و سەربەناحەی بەکرەجۆی پارێزگای سلێمانیە لە باکوورەوە هاو سنوورە لەگەڵ دەی قوڵقوڵە و لە باشوورەوە دەی فەیاڵ و لە ڕۆژهەڵاتەوە دەی کارێسکڵاوە و لە ڕۆژ ئاواشیەوە دەی سۆتکەیە بە دووری 13 کیلۆمەتریش دەکەوێتە باکووری شاری سلێمانیەوە. باوانەکەی بابم
باوانەکەی بابی من بینایی چاوم لە دووری باڵاد وەڵا ڕەج بوو هەناوێم وەڵا بۆ تۆ نەماوێم جانا بۆ تۆ نەماوم ئەیوەی سەرتای بە پایزێڕ بێ پڕدەشتی باژێر مێژووی ئاوەدانی دێ زۆر کۆنا وەک باز دەکرێت لەلایەن مام جوامێر ناوێکەوە ئاوەدان کراوەتەوە کە لە ڕەنگێنەی شار باشجێڕەوە هاتووە یەکێک بووە لەو پیاوانەی کە بە 12 سوارەی مەریوان ناو دەبرێت ئیتر لەو کاتەوە دێی هەناران لە پەڕاوی مێژوودا ناو ڕووداوەکانی خۆی تۆمار دەکات عەبدوڕەحمانی کوێخا حسێنی هەناران زیاتر لەو بارەیەوە قسەی بۆ کردین باوکمان کە لێرەکان دانیشتۆ کابرایە بۆ دیوخانی هەبووە نانی هەبووە پێشمەرگە بە هاتایە و فیلار بە هاتایە و هەچی کەسێ بە هاتایە وەکو یەک ئەم پیاوە دیوەخانی هەبوو نانیاوە بە خەڵک ئیتر ئەو خەڵکانەش دەخوا بە زیابێ هەمووی دی ڕازی بوون پیاوێکی باش بووە پیاوێکی خراپ نەبووە ئەجا کابرایەکی کورتپەروەەر بووە کابرایە بۆ لەگەڵ شۆڕشانەیەک بە دوایەکە کە تۆ لەگەڵ هەمیانە گونجا و ڕۆشتۆ لەگەڵیە لە سەرەتاوە باوشی ئەمە لە ساڵی 1960 یەکێ بۆ لەو پێشبەرگانەی کە چۆ بۆ شەڕی دەربەنگی بازیان درێژەی بە شۆڕش و خەباتدا و ئیتر لێرەکانە بۆ هەتاوەکو زمانی شەستەکان ئیتر دوایە وردە وردە بۆ هۆی حیزبایەتی و باڵی مەکتەبی سیاسی و یێرەکانی بەجێشت و ئەو دوایی گەڕاوەتەوە لەو کاتەوە باوشی ئەمە هەتاک و 1970 کە ئەم دەیە تێک چووە ئیتر فەرقی هیچ کەسێکی نەکردووە ئیتر چەند جار ئەسکەریە هاتووە چەند جار مەسەلە مشت هاتووە لەگەڵ هەمیا گونجاوە و خۆی دەرباز کردووە لە وازەکان دەوری هەبووە لە شۆڕشەکان دەوری زۆر هەبووە لە شۆڕشەکانە دەوری زۆر هەبووە کابرایە بوو کە لێرەکان دانیشتووە ئێمە 4-5 کوڕکە بە دەوریەوە بووین خۆمان و ئامۆزا و کەسەکانمان ئیتر ئێمەش پشگیریمان کردووە توانیمانە بە ڕەنجی شانی خۆمان کە سابات بکەین دەرخواردی ئەو شۆڕش و پێشمەرگەمان داوە لە سەرەتاوەیتر کە هاتووە مەسەلەن مام جوامێر هاتووە لێرەکان دانیشتووە دوایەوە مام جوامێر کە دانیشتووە دوو کوڕیە بوو عەزیز و عەزیزی هەبووە دوای عەزیز مەسەلا حاجی حەسەن و حاجی سەعید لێ پاش بەجێما ئەوانەی چەند بەرەبابێ بوون مەسەلە ئیتر وردە وردە هاتوونەتە خوارەوە هەتا گەیوتە سەر جیرە ئێستاکانە واتە لە زمانی مام جوامێر و ئێرە ئاوەدانە ئەو بەرەبابە هەر ماوەتەوانێ چەند وەخت بۆ یێرەکانە هەر ماوەتەوە چۆن نەکراوە ئیتر مەسەلە دەیەکی خەڵکێکی بێگانەی تیانە بووە خەڵکێکی فەقیر بووە خەڵکێکی زۆر باش بووە باسی شۆڕشەکانە کرد و بەڵێ هێرشکردنە سەرتان بەڵێ پێم وایە لەم دۆڵە ئەشکەوتێکەیەک ئەو ئەشکەوت هەم گرنگە هەم بەڵێ ئەشکەوتێکی گرنگ هەیە لەو شاخەی ئەو بەرەوەی ئەشکەوتێکی وەڵای هەر سەرشکەوتی شوی ئەشکەوتی پێڵێ نازان بەناوی زۆربەی لێ خۆی شادەکە خەڵک کاتی خۆی کە ئێمە فیلار بووین ساڵی 1970 وانە خۆمان خەڵکیان دیانە زۆری هاتووە شەو چوونی لەکانە خەوتوین دوانە بەیانی جاژە یا ئاسکەری دە زۆری چوون شێوە خەوتوین ئەو ئەشکەوتانی ڕێگای چوونی نەبووە با ڕێگای هەبووە بەس لە ناودیەکە خەڵک تەمەن ئەو کاتەکە حاجێ شوزەش یا بە سەردیەکانە کە یا بە سەردیەکانێتی خەڵکە وردە وردە مەسەرە لە کانی گۆرانەوە لە کارێسکڵاو لە فیاڵە و خۆمان و فیلاریکەی زۆر لێ هەبووە چونکە ئەشکەوتە خەوتوین هەتا بەیانی ڕووناک بۆتەوە باش ئێوە لە زمانی با بڵین لە پێش من باسی پێش ڕاپەڕینەکە ئێوەی دێکەتان نزیک شار بوو لەوانێت تا ڕادێک ژیان قورس و ئەستەم بوو بێ لێرە بە تایبەتی خەڵکی گەنج و پێشمەرگە و ئەوانە شەبووە جاگا عەبدوڕەحمان ژیان زۆر قورس بوو لێرەکانە چونکەم ئیتر ئێمە چونکم لە حکوومەتەوە نزیک بووین دایمە دووسێ کۆپتەرمان هەبوو ئێمە کە هەر لێدان حکوومەتی بەحەس بڕوا بکە خانومانە وەکو کڕی بێتمانەوە و دایمە سێ کۆپتەرمان هەبوو یان پیلاتۆزەکان یان کۆپتەرەکان لەم دوو خانووی ماڵی مام و ماڵی کاگواحیدیا لەم خوارەوە لەم پشتەوە لە خانووی چییە ئەلەمە لای ئەم عەموودەوە سارۆخێکی لێیە کوڕێکیش لەو ڕۆژای بڵین تازێ بوو کوڕی و کاگەکرام ئەمری خوای کردبوو خەڵکیی زۆری لێبوو ئەم گەورانەی ئێمە هەمووی لەم گەورانەی ئێمە بوو خەڵکەکە لەخوا بەزیابی کەس بەرنەکەوت ئالێرەیە لام عەموودەی یا کۆپتەرەکە کە لێ یایتر یەکسەر لەسەر جۆسوانەکەودا تاشی بۆ دی کۆڵان لەخوا بەزیابی کەس بەرنەکەوت خەڵکێکی پاک بوو ینی خەڵکەکە باش بوو هومێدی مەسەلە زۆر قایم بوو هورەی زۆر قایم بوو لەخوا بەزیابی خوای پاراست ئەجنا بڕواک بە کۆپتەر زۆری لیاوین خەڵکی پاک بوون و خواژەوەی پاراست خواش ئێمەی پاراستەوە بڵێ دەست خۆش بە تەمەنە پێش قسەی زۆرمان کردو زانیاری باشمان لێگرت ماڵە داوا بێت ماڵی تۆش داوا بێ سوپاس دەکەم بەخێراتنی سافەکەم بەخێر بێت سەر هەردوو چاو
لەم دێدا چەندین کەسایەتی گرنگی تیا هەڵکەوتووە لەوانە کوێخا حوسێنی هەناران و حاجی حەسەن و حاجی ئەوڕەحمان و حاجی ئەحمەد و حاجی سەعیدی عەزیزی هەناران ئەمانە خاوەن جێگە و پێگە و دیوەخانی خۆیان بوون لە سەردەمی خۆیاندا خاوەن چاکە و پیاوەتی زۆر بوون لە ناو چەکەدا هەنارانی خوار و لە ئێسادا 20 خێزان تێیدا دەژی و هەمویان سەرقاڵی ئاژەڵداری و ڕەز و باخ و کشت و کاڵکردنن ڕووبەری دەکات چەند هەزار دۆنمێک زەوی دەبێت بەڵام کەمتر لە 100 دۆنم زەوی بەراویان هەیە لە کۆندا هەموو بەرووبوومێکی هاوینەیان چاندووە بەڵام ئێستا وەک خۆیان دەڵێن هەم بێئاوی و هەمیش بەرووبوومەکە پارە ناکات بۆیە خەڵک پشتی لێ سارد بۆتەوە لا ئێمە فرۆشتن نەبووە فرۆشتن نییە مڵکەکان مڵکی خۆمانن زۆری مڵکی تاپۆشە تقریبان 100 دۆنم بەراومان هەیە بەڵام بەراوەکان ئەوە چەند ساڵێکە لەبەر بێئاوی نەکراون ئەم ساڵ ئاوە بێ بەس بڕوان ناکەم بۆ ساڵێک خەڵک تازە دەست پێ بکاتەوە بەس باخی هەنجیرمان هەیە زیاتر لە 5,000 دۆنمی کەشمان هەیە ئیترەوە بڵێن دێمەکار و مەرعەشمان زۆرە سنوورمان بە سنووری چەندەیەکەوەیە بۆ نمونە هەنارانی سەر و گوندی سۆکتە لەو دیومانەوەیە قوڵقوڵە چاڵگا کارەسکڵا و فایاڵ کانی گۆران ئەمانە هەمویان سنووریان بە سنوورمانەوە هەیە لەبەرەوەی سنوورەکەی ئێمە زۆرە سنووری زۆر دەیگرتوتەوە بەڵێ زۆربەی تیپەکانی گەرمیان تیبی 57 سەرگرمە بە زۆری تیبی 50 گەرمیان تیبی 55 قەرەداخ تیبی 53 شێوانە تیبی 47 سنوورەکەی هەر لێرە بوو تیپەکانی 31 و 37 ژیان گرتینەوە تیپی 21 و 25 خەڵخاڵانی ژیان گرتینەوە 23 بڵێ تیبی 23 بڵێ جا ئێرە ڕێگای سەرەکی هێزەکانی پێشمەرگی یەکێتی نیشتمانی کوردستان و ئەو سەردەمە بەڕاستی ئەرکێکی زۆر لەسەر ئەم گوندە بووە وەڵا قورس بووە بەڵام خەڵک ئەو کاتە ئەوە بە جورئەتەوە ئەوە بە دڵسۆزیەوە دڵی بە شۆڕش و بە پێشمەرگە خۆش بووە خەڵک زۆر گوێی نادایە ئەوەی کە شەهید ببێ کە ماڵی تیاچێ کە سەروەتی تیاچێ هەموو کاتێ خەڵکەکە شان بەشانی پێشمەرگە هاوکاری بێ هەنارانی خوار و تەنا خاوەنی خوێندنگایەک و مزگەوتێکە لەگەڵ پرۆژەیەکی ئاو وەک دێنشینان دەڵێن حکوومەت کەمترین ئاوڕی لێداونەتەوە
ئەوەی کە سەرنجی ڕاکێشاین ئەوەیە دانیشتوانی ئەمدەیە باسی ئەوە دەکەن خوێندنگاکەیان ئەنفال کراوە ئەمە قسەی دێنشینانی هەنارانە چونکە دەڵێن بەهۆی ئەوەی مامۆستایی یەک وانەمان نەبوو مەکتەبەکان داخستین و کەل و پەلەکانیشان برد ئێستاش مناڵانی دێ بۆ ئۆتۆمبیلێکی کرێ هاتوچۆ دەکەن بۆ خوێندن دەچنە دێیکانی گۆران کاگ عەبدوڕەحمان هەناران ئاوادانە نزیکەی 20 ماڵی زیاتیا ئەژی ئەم دێ ئیشوکار بە سەرقاڵی حەیوانداری و کوشت و کاڵ و باغداری و مەشغوڵە چیتانێ باغداری باخی هەنجیرمان هەیە لەگەڵ هەنارە زۆر باشە ئاژەڵداری چیە ئاژەڵداری حیوان مانگا و حیوانی وردەمان هەیە بەڵێ زەویمان هەیە کتومانە بە گەنم و جۆ پێشتر لە کۆنی شەهامان چیتان کردوەمان پێشتر کۆن بەراومان هەبوو ئێستا بەراوەکان ئاواکەمان نوەوە توتنمان نەکرد خیارمان زۆر بوو خیارمان هەر زۆر بە ناوبانگ بوو تەماتەمان هەبوو بەم شتانە مەکتەبمان هەیە بەس ئێستا لەم کاتیا مەکتەبەکەمان داخراوە تقریبان 2 ساڵە لەبەرەوەی کە مامۆستامان نەبوو یەک مامۆستامان نوقسان بوو تقریب مامۆستای بیرکاری بوو زۆر بەداخەوەڵم کە مامۆستاکە نوقسان بوو مامۆستا زۆرەکان بر بۆ لای کەمەکە مەکتەبەکان داخستین لەو کاتیا زۆریشمان پێ ناخۆش بوو چونکە بەڕاستی کاگ عەبدوڕەحمان ئەگەر دێم مەکتەب و مزگەوتی تیانە بوو بڵێن نیم تەلەبەکان مەستاچن مەکتەبی کانی گۆران بە پازەڕن وەڵا زۆر قورس و زۆر گرانە ماڵ هەیە 4 تەلەبەی هەیە ئەبێ 425 بێ کاکاتە 100,000 مانگی ئەمە ئەرشێکی زۆر گران لەسەر باوکودایکی تەلەبەکە لەم کاتە شەکە کەسابەت و خۆتە زانی وەزی ژیان چۆنە ئەمە حەوزی شەمێران یاخود حەوز و کانەکەی بەرئاوایی دەی هەنارانی خوارووە لەوانەیە بە منەوە و بە زۆر کەسیشەوە چەندین یادگاری لەسەر ئەم حەوزە هەبێت ئەو بەرپرسانش کە لەسەر ئەم حەوزە دەموچاویان شۆرد و ئاویان خواردە و لە ماڵەکانیش پشویان داونانیان خوارد کەس خەمخۆریان نییە چکە دڵنیام ئەگەر خەمخۆرێکە بواە حەوز و کانیەکەی بەرئاوایی هەنارانی خوارو بەم شێوەیە تێک نەئەدرا حەقە بە هەمومان بەڕاستی بیرێ بکەینەوە لەو دیانەی کە چووین خزمەتیان بکەین دێکان ئاوەدان بکەینەوە ڕێگە نەدەین ئەو شوێنانەی کەمێژووی هەمومان بووە وێران بێت خزمەتکاری دێنشینان بین با هەوڵ بین حەوز و کانیاوەکان جوانتر بکەینەوە لە جاران بۆ ئەوەی دەهاتیەکان بێنەوە ناو دێکانیان و ئەوانیش دڵیان بە ژیانی دێکەی خۆیان خۆش بێت بە ئومێدی ژنانی دێ وەکەمیشە سەرقاڵی کاروباری خۆیانن هەر یەکە و بەکارێکەوە خەریکە هەر بەیانی بوو پێیانوتین کە تەنور گەرم دەکەین و کولێرە دەکەین سەعدیەخان ژنێکی چاپوک و ئازا بوو لەگەڵ دووبووکیدا سەرقاڵی کولێرە کردن بوو ئەو وتی دەردەسەری زۆرم لە ژیاندا چێشتووە بەڵام سوپاس بۆ خوددا ئێستا زۆر باشین دوای هەندێک شۆخی لەگەڵیاندا بەم شێوەیە لەگەڵ سەعدیەخان کەوتمە قسە و باس خۆشیەکان لەوانەیە بڵێن ئێستا ژیانی لادێ سوکتر بێ هەتا حەدێ لە زوو زوو طبعا ئافرەتان لە سوونەکانی و دەرا و گۆجن شۆرین و ئەیب نەبێ ئیتر بۆ هەموو دیشێک لەکانی ئاویانەیە نابەتە بەڵێ طبعا ئارە وەڵایتر لەکانی خۆشۆرین هەبوو تاکید وایە وەڵا ئێستا لەخوا بە زیابێ ئەوە نەماوەتر ئاوە هەیە لە ماڵەوەی و ئیتر ژیانمان خۆشترێکە و
ئاوا زۆر پێویستە بە تاکید لادەکان ئاوادان کرێتەوانێ. ئەم ئیشەی ئێوە مە ئێستا ئەم کولەرەی تۆ کە مەسەن لە ڕووی تەندروستیەوە کابرا سەمون بخوا بەیانیانە هەموو بڕۆژێک کولێرەی گەرم بە تەنووری ئاوا تا چەند ئەمە خۆش و گرنگ وڵایی بە تاکید وەک خۆم من هەتا بتوانم دەسەڵاتم هەبێ کولێرەکەم بەناوە خۆشترە هەم خۆشتر هەم پاک و تەمیزتر بەدەستی خۆم ئەی شێلم بەدەستی خۆم پێوەیەم ئەیکەمەوانێ ینی زۆر زۆر گرنگی زیاتر بە پاک و تەمیزەکەی بە تاکید کولێرەکە خۆشترێکە. زۆر ناخۆشیم بینیوە کاتێککە بە تایبەتی و مناڵانم وت بوون لە لادەیە زۆر ناخۆش بووە، گرانی بووە، نەبوونی بووە، بێ ئاوی بووە، بێ کارەبایی بووە، ینی خانومان نەبووە، تەنانەت باوەڕ هەبێ 5-6 مناڵم بەس لەناو بڵێن وەدە و هەیوانێکا گەورە کردووە. ئێستا باشتر ئێستا لە خوای گەورە بەزیابێ شکر زۆر زۆر بەڵێ ئەرەوە هەردووکیان بووکمن هیواداریشتی باشمان بۆ بکرێ بۆ لادیەکان کە زیاتر ئاوەدار بێتەوە زیاتر باقی پێ بێت. ئەمەی شانی ئەم گەنجە چەکی تاپڕە. ئەم کوڕە گەنجە ماندووە و شەو لە شاق چاودێری ئاژەڵەکانی کردووە. لە کاتی گەڕانەوەیدا لەبەر ئاواییدا ڕامگرت و قسەی بۆ کردم. جا ئەمە ئەو کوڕە دەنگخۆشەیە کە لە بەردەم ئەشکەوتی هەناران گۆرانیەکی بۆوتی. ئێستا ئەم براو کە سوگاری تۆتی ئەم شۆ لە ماڵ نەبی لە شو بێ ئەم شو وەڵا لەو شاخە بشوام ینی بۆ ئاژەڵشن ناهێنەوە نەوەڵا بەهاران ئێمەکەینەوە و شاخە هەتاوەکو هاوین ئەو کاتەدا ئەجێڕنەوە تاوەکو هاوین دو شاخابێ ئەی دۆشینێ شتێک دۆشین ئەوەی وشکەی بینەوەی تەڕەکەی بڵێن مەسەین دۆشینوانە لە ماڵەوەی ترسی ئاژەڵشتینی بڵێن دڕندۆشتیەتی گورج هەیە من ئەسەمەسەن کە شەو لابین لەبەر ئەوەیە گورج بەڕۆژ بەڕۆژ کێشەی نیە بەڕۆژ کێشەی نیە شەو سەرمانە بۆ لێ کەپنە کوشتێ هەمانە بەس ماشەڵا با و باکی زۆر بەقوەتی ئاڕاستی زۆر سار بۆ شەوجا هەورە بروسکەوە لەکوێ خناڵم خانووکمان کردووە احتیاتی لەوێ بەڵێ شوێنێک پەناکمان کردو بۆ خۆمان کە شەوتیای بین دووکەسە بۆن دووکەڵ ئازۆپام داگیرسانە بوو بەس ماشڵا باکەوەنە بەقوت بوو هەموو دووکەڵەکە گەڕایەوە یا خەری بوو کوێرە بوو ئەشتویتە دەرەوە هەموو ژیانە بوو لەو سەبەرزی سەرەوە شاخی بۆ سەر ئەس ئەو وڵاخانە دیارە ئەوەیە لە پشت ئەوەشەوە لە پشتەوەشەوەجی ئەم تاپڕە ئەنی جیاوازی ئەم تاپڕە لەگەڵ کلاشکۆفە چییە؟ ئەمە ساچمەیە کلاشکۆ مەسەنگ و لێسە حیوە بۆ مەسەلەی کە و گورگ ئەو شتانە ئەمە زیاتر بەقوەترە وەک لە کلاشکۆف بەرازی خۆنی لەمنەوە بەرازیشی هەیە بەرازەیە بەرازیشی هەیە بەراز بەراز پەلامەرمان ناوشتەدا؟ نانا بەراز بەس بۆ زەرعات و ئەوشتانە زەرەی هەیە چێتە زەرعات وشتان ئێستا هاتووە ناخواردن ئێستا هاتوومەتەوە ناخواردن ئیسراحەت دەکەیتەوە؟ وتیان زۆر چاوەڕ ئێمە شکردو حەزێک دەبێت لە دوێنێ وڵا لەو ڕۆژەوەی کە قەرارەکە بێن بەخێر بێن لەو ڕۆژەوە ئیتیزاتان ئێستا ئەلی راگرتمانی بەخێر زۆر هەوڵیشی دا ئاوا قسەمان بۆ نەکەوانی وەرحەڵ قسمانی داوەکەوە کاکە پایدار بی لەش ساغ بێ کاکە کاوان هەر بژی سەرکەوتوو ئینشاڵڵا لەش ساغ عەبدوڕەحمانی کوێخا حسێنی هەناران وەک پیشەی باوکی ڕەحمەتی هەرزوو پێیوتین کە بۆ نانی نیوەڕۆ میوانی ئەوین ئێمەش خواڵ ناگرێت دەستمان نەنا بەڕووی ئەوە و ڕزقی خۆشمان لێ زیاد نەبوو بۆیە خوڵکەکەی ئەوەندە گەرم بوو قبوڵمان کرد دوای نان خواردنی نیوەڕۆ خاتونی کاکە و ڕەحمان و کاکخەباتی برایم هێنایە قسە هەردووچیان بووکی کوێخا حسێنی هەنارانن دەڵێن نە لە میوان ترساوین و نەخۆشمان لە میوان شاردوێتەوە لە خەزوورمانەوە وا فێرکراوین هەر کەس هاتە ناودێ دەبێت کولێرەی دەستی ئێمە بخوات.
خانم خان بەڵێ ئەمە چیتە؟ ئەوەیە وەرژن بە ژنیش برامە ژنی کاڵڕەحمان بەڵێ هەردووکتان پایدار بن بوشی پیاوێکی گەورە و گرانی ئەم وڵاتە بوو ناودار بەڵێ ئێوە تەمەەن هەم هەردووکتان خەڵکی لادێکی کەن بەڵێ و لێرەش بە تەچید ئەرچێک لەسەر شانتان بەڵێ زۆر حەزەکەم باسێکی ئەرک و قورسایی ژیانیەوەم بۆ خۆتان بکەن ژنانی هەناران یاخۆ ژنانی دێ بەگشتی چەند ئەرکتان قورس وڵایترەوە لادێ خۆ دەزانی ئەو کاتە نە ئاو هەبوونە کارەبا هەبوو ئەچین لە کارێکار ئاومانە هێنا ڕۆژی ڕگە بیستەنەکەەوە بێنە فریان نەکوتی کچێکی دوکانەکە پێشمەرەکان باتنە بۆوانگەم کتا خۆیان شۆریان جنمان بۆ شۆردن نامان بۆ حازرەکردن ئیتر خۆ ئەرکی لادێ و ساخۆ دەزانزان چۆن بوو زۆر زۆر ئەرکمان لەسەر بوو بەڵام فیت ئارەوەڵا بەخوا هەموو تەخە سەرمان سەرمان کۆمان هەمی ڕووتا بۆ هەمان تەنەکە ناوە سەرمان ئەڵەن پیاوانی زووتیانە هەربێژ نەبێنی سەری پان بێ لەبەرەوەی تەنەکەێکێ بووم لەوانە من سرم پان بوو تەنەکە لە سرم بەرنابوو تەنانی دەست بەراوە بە دەست بەرادوومە تارسماگە بەدەستمەوە تەنەکە ئارە بەخوا ئەی ناکە و ناوەڵا هەموو کە زۆر جاوا بوو ئەو ماڵکارگەنەوە ناوەڵا لێم بەرنەوە تۆ زۆر وام کردو لێرە لە هەناران چۆن ژیانتانە بردەسەر وەڵی ژیانێکی زۆر ناخۆشمانە بکە تازە هاتینەوە کاتی کە لادی ئاوایانە بۆ ئارە وەڵا خەڵک نەبوو بوو خەڵک نەکاسبی هەبوو نە هیچ شتێ تر بەخواهی هەبوو بزنێکی پێکڕا ئیتر ئەو خەڵکە زۆر زۆر داماوە بوو ئێستا وەزە باشترە باشەشکول لەخوا بەزیای بەڵامی تر وەک باش بوو خەڵکەکە و هەموو میلەتەوە هەموو ڕەنجەی یا لەگەڵ کوردایەتی کوردایەتەکە هیچ چاوی لە خەڵک لە میلەتەکەەوە نەبوو دوایی ئەوەی کە ئەم هەنارانە کردی بنەماڵی حسین کردویانە بەخوا ئەوە ئێسانیە کامراڵی چکۆلەیانە چاویان لێەوە بە بەس بەداخەوە بەخوا ئێساوانەی کە زوو مامچۆخا بەخەریون خزمەتیەکەیان بینین بە حاڵ مەرحەبا داوای لێبوردنەکەی وڵایی نەمان ناسین ئاشمان ناسن ئەرەوەڵا چاک تاگەمان ناسن ئەرە بەخوا بەختێ بە چۆ حسین 6 کوڕی هەبووە لە دیوەخانەکە زیان نەبوو بخەون چون لە کایانەکە خەوتن 6 کوڕی چۆ حسین لەبەر پێشمەرگە سەرکردایەتی ئەمەی پێشمەرگە لێ بۆ مەسوول بەخێر بێن بەرنامەی دێبەدێ بۆ هەنارانی خوار و سپاس بۆ بە سەرگەڕۆدان دەست و بازووی پۆڵاینی دانیشتان بوو کە توانی لە سەختترین ناوچەی ئەم وڵاتەدا جوانترین شێوەی بینا دروست بکات هاوشێوەی ئەمانە و هەر ئەوانیش بوون و بیناکانی و ماڵەکانی ئەوانیش بوون بووە هۆی ئەوەی کە شۆڕش و پێشمەرگایەتی پەرەبسەنێ و سەرکەوێت لە ئەنجامیشدا حکومەتێک دروست بێ کە حکومەتی هەرێمی کوردستانە واتە ئەوەی کە لە ئێسادا گرنگە خزمەت بکرێن تەنها دێنشینانن چکە ماڵەکانی ئەوان بوو ئەوانی تیاحەوانەوە و پلانیاندا ئەنا بۆ ئەوەی کە ڕژێمێکی وەکو ڕژێمی سەددامی دیکتاتۆر بڕوخێن و ڕووخەش کە ئەوەی ئێستا بە بەرەم هاتووە بە دەست و بازووی دێنشینان بووە خۆ لە هەردێکدا چەندین چۆخە حسێنی تیا بوو خزمەتی کردووە ئەی ئێمە بۆ نین دەستکەین بە خزمەتکردنی دیەکان و ئیتر ئێمە خزمەتکاریان ئێمە بەختەوەرین بەو پێی ئەفتانە بەرنامەی دێبەدێ دەرفەتی تێکەڵبوونەوە بە سروشتی جوانی کوردستانمان بۆ دەڕەخسێنێ ڕێگەمان ئەدا پڕ بەسنگی خۆمان هەوای پاک هەڵمشین ڕوانینمان پڕکەین لە پرۆتێرتی قەشەنگی سروشت جڵەوی ڕۆح و ئەندێشەی قەتیزبوونمان شلکەین و بۆ ساتێک لە زیندانی باڵەخانە بەرزەکان و شەقامە جەنجاڵەکان دوورکەوینەوە و بۆ ساتێک پەیوەندی بە ئاسمان و سروشتەوە بکەینەوە پێشنیاری ئێمە ئەوەیە سروشت لە یاد مەکەن هەر سروشتە تیمارکەری ڕۆح و دەرونی شێوامان شربي ودارا عشقي بالا البوم
شاو بخمار لبيرارا كم دورة ومن ضيم بوكانا رقا كم دورة ومن ضيم بوكانا عمني عشقيتم أي حوار شاور زور جوانا عشقي يعريك بوي مردوم زور خانو معانا ناس مفروشة وخذ معها شعرها خذ معها كبار